پرسیاری دێڵە مامۆستا چێ دەربارەی ڕێکخراوی حەماس ڕام باشە لە سەریان جەماعەتێکی جیهادین پەروەردەکارین سیاسین ئەقلیان بەشتەکان زۆر باش ئەشکێ زۆر چاکترن لە یەکگرتووی لای خۆن یەکگرتووی لای ئێمە ئیخوان المسلمینی لای ئێمە لە ساڵی 1961ەوە سوبحی داودی هاتە مزگەوتی پاشا لە هەڵەبجە بەیعەتی لە مامۆستا سەدیق عەبدولعەزیز وەرگرت خوای گەورە مەحفوظی کە ئێستا ماوە ئەو 50 ساڵ تێپەڕی بەسەر ئەم تاریخەیە یەکگرتووی ئێمە یەخوان مسلمینی ئێمە دوای 50 ساڵ خەبات تاوان لە قەوسا خەباتکردن لە دوای 50 ساڵ خەبات ڕایکرد بە دوای ڕیفرەندۆمەکەی مەسعود بەرزانی وڵا هەم ئەو پەچی کەوت لە ماینەکە کەوتە خوارە بەسەر یەکگرتووەش 12 کورسەکەی هێنا و بڕۆوی تری بدورێتەوە ئەو کورسیانە نەک 12 و کورسیانی خۆی کە هێنای ئەم شکست و گەورەیە لەکوێ و حەماس لەکوێ حەماس کە لە سەرەتاوە مەحموود عەباس گاڵتەی پێکرێوی و ماسوورەکانی مەحموود عەباس واتە بۆریەکانی بە ساڕوخەکانیەوت هەرە و ساڕوخانە وای لە خەڵکی تەل ئەبیب کڕاکە داوای لە جوو بکە لە ئەڵمانی لەو شەڕەی ئەخیرە هەر حەماسە توانیوەتی ساڕوخەکان لەسەر سکەدانێ و نەفەقیان بۆ بکە و بهێنێتە دەرەوە پیانەوە نێو بیشی خاتۆ جێگای خۆی و تیارەش کەشفینەکە یاقمەر سەناعی هەروە جاسوسەکانی ئیسرائیل حەماسە کە توانی سێ هجومی تەکنۆلۆژی عسکەری دڕندە و وەحشی ئیسرائیل تەحمل بکە و ڕەدیشی بداتەوە نەشێڵە بێتە ناوە خۆی بهێڵێتەوە لێ حەماس صاحبی عقیدەیە صاحبی فکرە صاحبی منهجە صاحبی پەرلەمانە صاحبی حکوومەتە صاحبی دەستگای ئەمنیە ئبداعاتی خۆی و داهێنانی خۆی لە متفجراتە هەیە صاحبی علاقاتێکی اجتیماعی زۆرە پیاوانی ڕیشسپی کردووە بە واجهەک بە لە پەرلەمانات لە تەختیت لە وەزارات لەو شوێنانە دایناوە گەنجەکانیشی بۆ حرەکەتکردن و تەنفیزکردنی ئەو شتانێکە هەمویان لەسەری متتەفق بن حەماس 31 ساڵە دروست بوو بۆچی ئەو توانیوتی بەو 31 ساڵە یەکەم انتخابات کە هاتە پێشەوە لە گرتنی 32 کورسی 17 کورسی هێنا هەموو جەماعەتی فەتح حەو جەماعەت بوونەوە کاتەوە قائیمە دابەزی بوون 15 کورسی هێنێنە بۆ ئیسلامیەکانی ئێمەوە نابن بەڵێ حەماس ڕێکخراوەکە ڕئیم بەرامبەری باشە خۆشی شمەوێن و خوای گەورەش محفوظیان کە لە ئیسماعیل هەنیەوە یا لە هەموو قیاداتیان و هەتا خوارێ خوای گەورە مەوفەقیان کە ئینشاءڵڵا کوردایەتیوانان ئێمە چیان کرد خوا لێ محاصرە لە هەموو لایەکەوە ساڕوخی ئینتاجەکە کەچی پارتیوێکێتی ئێمە چەخمەقسازەکانی حاجیاواشیان گرت جا کوڕینە و ئەوانەی کە جیلی تازن ئەمانە نازانن لە حاجیاوە لای ڕانیەیە لە حاجیاوە کۆمەڵی خەڵک هەبوون لە ڕانیە لە حاجیاوە تەمان لە هەموو شوێنێکی کوردەواری هەبوو چکە لە زمانی شۆڕشی ئەیلولەوە خەڵک وردە هەوڵێدا ساچمەزەن دروستکە تاپڕ دروستکە بڕنەوەیکی شکاوی هێنا لوولەکەی تەرکیبە کردەوە لەسەر شتێکی تر و لەم بابەتانە وردەوەرە ئەمانە تەخەسوسێکی زۆر باش فێر بوون خەڵکێک هەیە ڕیشی سپی کردبوو لەمەیە جا لە حاجیاوە مەجموعەیەکی لێبوون لەمانە بڕنەوەیانە کرد بە قەناس شت زۆر باش فێر بوون دڵمان پێخۆش بوو جاری وا هەبوو ئەمان و دڵای ئینشاڵڵا ئەمانە مانگێنەوە بۆ مەدفەعەکەی پاشای کۆرە پاشای ڕەواندووس کە پەیوەندیە بوو لەگەڵ محەممەد عەلی پاشای میسر و 7 مەدفەعی هەبوو ئەو زەمانە لە ڕەواندووس وتمان دەی بەڵکو ئینشاڵڵا ئەمانە بگەن بمانگێنەوە بۆ مەدفەعەکانی باپیرەمان هەرچی مەسعود بەرزانی جەلال تاڵەبانی نیان هێشتا چوەزەنیش دروست بکرێت لێ هەر خۆیان دەمانچەیان کڕی لە ئەڵمانی 5,000 دەمانچە بۆی بیکەن بەلاقەی مەسوولەکانیان داوەشێن داڕزێن ئاوە چەخمەقسازەکانتان واز لێ بێنە ئێستا قەناسی کوردیان دروست دەکرد ئەمرتان نەمێنە بۆ ئیدارەی برتان بەڕێوە زەلیل و ڕسوا بن ئاوە